ئەی وەزعی موچە هەمومانەی بینین هەموو ساڵێ بە کۆمەڵێ بڕۆبیانووی بێبنەما دوو موچەیان سێ موچەی فەرمانبەرانە خۆیت بەڕاستی وەزێکی زۆر ناخۆشە هەتا بڵێ بەم شێوە بارودۆخ ناچێ بەڕێوە بێگومان یەک ڕاستی نەگۆڕ لە لای ئێمەوە تا ئەو کاتەی مافەکانمان بەتەواوی دڵنیا نەبین لەوەی کە مافەکانمان وەک خۆی وەرەگرین وەک خۆی پێمانەگا وەک خۆی گاتە جێگەی خۆی تا مافەکان نەگاتە جێگەی خۆی ناڕەسایەتەکان بەردەوام نیتر مختصری دێ لەبەرەوەی کەسێک وە پێی وا بێ پار کردومانە پێوار کردومانە حاجەیە وەک نان خواردنەوە بەیانی نانی خواردەوە نیوەڕۆنان ناخۆی ئێوارەنان ناخۆیتەوە حاجەیە ضروریات و پێویستێتی ڕۆژانەی منە من ئەرک بەرامبەر بە مافارکەکەم جێبەجێ کردووە داوای مافەکەمەکەم واگە کەسێ پێی وا بێ بۆ پار تاوی یاوەکاریەکانمان جێبەجێ نەبووە ئەوە ناگرێ ڕوبەڕووی مامەسایان کرێت و مامەسایان بە دەنگێکی بەرز هاوارمان کردووە تکایە داواکاریەکانمان جێبەجێکەن با ڕێڕەوی پرۆسە و پەروەردە بکەنەوە سەر سکەی خۆی بەڵام بۆ مەسەلەی تەوتیلوانە باوەڕکە شتی ئەلەکترۆناتە ئەمڕۆ شت زۆر ئاسانە یعنی ئەتوانن بە خلالی چەند ڕۆژێک تەوتیل و هەم شتێک بکرێت بەس دیارە مەیلیان نییە و نایکەن ئەگینا ئێستا هەر زۆر کێشانە چاوەسەر بوو مثلا کاتی خۆی ئەوەی کە بڵێنەوە پەنجەمۆری دەستی ئەوانەیە فەرمانبەرە چەندین ساڵە خەریکن ئێستاش هەر تەواو نەبووە مەیلیانە بێ ئاسانە بەڵام مەیلیان نییە بەڕاست وەلا حتمما ئێمە هەمیشە لە ماڵی شۆبنگلەیمانەیە هەر بەڵام بەداخەوە ینی خەڵکیش بەڕاستی جێی گلەییە خەڵکیش گلەیی زۆرمان لە خەڵکەیە چکە خەڵکیش أي قد دعواكني ما في قد قد جمال نادي خلق من كسنية بس أنا ما في وكو كريكاي داي كري خومانا هيك ما نويستوا بداخوا ويوم كون نادين وبردوام من دسد دعواكاري كان منتا ويكا لبرياري دادقاي في الدعوية هاتوا كبنجتماعي كردين وشي لوان في الدعوية كان يوم بردوام ببين يوم تنهابوا خومان لشقان من بۆ داواکارین بە سەرجەم وشەخۆرانی هەرێمی کوردستان فەرمانبەران خانەنشینان و هێزە ئەمنی سەربازیەکان ئەوانیش بێنە سەر شەقام داوای حەق و مافی خۆیان بکەن ئەمە تەنها بە مامۆستا ناکرێت ڕاستە مامۆستا پێشەنگە و بە پێشەنگیش دەمێنێتەوە.